بەخێر بن بۆ خانەقای بیارەی شەریفە. خانەقا و مەدرسەی بیارەی شەریفە لە ساڵی 307 کۆچی هیجری لە سەردەستی شێخ عومەری بیارە شێخ عومەری ضیاءالدین دامەزراوە بە ئەمر و فەرمانێکی حەزرەت صلی الله عليه وسلم کە لە خەوا بە خزمەتی گەیشتووە فەرمانی پێکردووە کە لە پاڵ خانەقا و مزگەوت مەدرسەیەکی گەورە بکاتەوە چونکە زانست و علومە شەرعیەکان لە کوردستان دیارە لە وەختە ڕووی لە کزی کردووە هەرچەندە سەرەتای خەدەمات و خزمەتی خانەدانی نەقشبەندی لە مەولانا لە سیراجەددینی یەکەم دەست پێ دەکا بەڵام لە زمانی حەزرەتی شاع عومەر بەرگێکی تازە و نۆژەنکردنەوەیەکی تازە ڕوو لە مەدرسەکان دەکا بۆیە ڕوو دەکاتە زۆرترین مەنتیقەکانی کوردی داوا دەکات لە کەسایەتی گەورەکان کە لە هەموو لاوە فەقێ بۆ شاع عومەر بنێرن بۆیە لە زمانی خۆیدا نزیکەی 200 جاری وایە بۆ 300 و بەڵکو زیاتریش لێرە فەقەی ڕاگیر بووە. خانەقا و مەدرسەی بیارە چەند پێگەیەکی مەزنی هەبووە لە سەرتاسەری مێژووی دێرینی خۆیدا. مەشایخەکان بە حوکمی پێگە مەزنی و مقەدەسەکان لە دڵی زانا و خواناس و پیا و چاکەکان مەرکەز و مەرجیعێکی گەورە بووە بەڵکو مەرکەزێکی دینی بووە بۆ هەموو کاروباری فتوا و صلح و مەسلحەت لە منتیقە بەڵکو لە زۆرێک لە مناتیقەکان هەتا خوارووی بەغاش ئەم مەشایخانە دەستی خەیریان هەبووە بەڵکو لە سەردەمی مەلیکیشدا فتوا لە بیارە داوا کراوە. پێگەیەکی گەورەی هەبووە لە ڕووی زانستە شەرعیەکان بەو پێیە کە ناوبانگ و شوهرەتێکی گەورە عالەمی ئیسلامی گرتوتەوە بۆیە ئەم مەدرسەیە لە درێژەی مێژوو خزمەتەکانیدا قوتابی هەبووە لە سەرتاسەری کوردستانی گەورە بە تایبەتی کوردستانی باشوور کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی تورکیاش ئێستاش لە هەزەل فەقێمان هەیە بەڵام لە مێژووی دێرینی خۆیدا فەقەی زۆری عەرەب مفتیەکانی عێراق عولەما لە میسر لە حەڕەمەینی شەریفەین عولەما لە پاکستان و ئەفغانستان و هەر لە قۆناغەکان فەقێمان هەبووە لە رووسیا لە زۆر ناوچەی دیکە بەڵکو لە وڵاتی بەریتان و ئەمریکایش فەقێمان هەبووە. هەر کەسێ بوەستێ 1 دقە عقوبەی هەیە مەراقیب 42 ئاگاداری ئەوەی تەنیشتی خۆ بکە. ئەم بەرنامە زۆر بە پێویستی ئەزانین بۆ هەموو خوێندکارێک بۆ هەموو فەقەیەک بە تایبەت ئەوانەی کە زۆر دائانیشتن لە سعیکردنا هەستەکەم تکەمێک کە سالێتێک و تەمبەڵیەکیان پێوە دیارە بێ بەڵام ئەم ڕۆیشتنە بە تایبەتی بۆ ئەو عیلمە ئاینیە پیرۆزە و هەستەکەم ئێمە وەکو مەدرسە و خانەقای بیارەی شەریفە زۆر ئیستیفادەمان لێ کردووە فەقەکانمان زۆر لەخوا بە زیاد بێ لە دەرسەکانیانە زۆر پێشەکەون ئیمتیحانەکە لەسەر 20 هەر فەقەیەک 15 کەمتر بێ نەکەوتووە خۆ لە یاسایە تۆ دەبێ نۆبێنی کەوتووی وایە بەڵام 15 کەمتر بێنێ ئێمە بەکەوتن حسابەکە ئەمە چی بوو ئەمە هاندانێک بوو بۆ فەقەکان. ئەم مەدرسە و خانەقای بیارە شەریفە بەڕاستی جێگەی شانازی هەموو کوردێکە ئەو فەقیانێکی ئێستا لێرە لە مەدرسە و خانەقای بیارە شەریف ئاخوێنن ئەگەر ئیمڕۆ دەرسی پێمەڕێ بەیانیش دەرسی پێمەڕێ یەکسەر ئەڵێ کاکە من بۆ خوێندم هاتوومە وەستا من ئەڕۆ ئەسێ بۆ حوزرێکی تر ئەمەیە کە مەبەستیان هەر شتێک بێ دەبێ ئاوا بێ بەڕاستی جا لەخوا بە زیاد بێ ئێستا ئێمە لێرە ئەندازەی 7 فەقەیەکمان هەیە هەرچی ئەبینی ئەو شاعیرە گەورەی کۆن و تازە و ئەوانە هەمویان ئەم بیارە مەدرسەی بیارە ئەگەر لێرە نەیان خوێن بێ لای مامۆسای خوێندویانە کە پێگەیشتووی خانەقای بیارە بووە بۆیە جەنابی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس دەفەرمێ لە زمانی خۆیدا زانایان دەیانگوت ئەزهەری کوردستان و فەرمێ زانایانی کوردەواری لە سەرتاسەری کوردستانی گەورە قەرزاری خانەقای بیارەی شەریفن چونکە ئەگەر خۆیان یا مامۆساکانیان لە کاتێک لە کاتەکان سوودمەند بووە لە مەدرسەی بیار. ئەفەرمێت سیواک سونەتە لە هەموو وەختێک ینی لە هەموو وەختێکە تۆ استعمالی سیواک بکەیت لە مەدانە سیواک بکەیت
فەقێکانمان بەیانی دوایەوە کە نوێژیان کرد ئادابی زیکر و فکر و شتمانەیە هەتا خۆر هەڵدێ دوای ئەوە فەقەکان نانی بەیانی ئەخۆن دوای ئەوە ئادابی ناوخوێندنەوە هەیە ڕۆژانە مامۆسای مەسئولیان ئەگۆڕێ ناویان ئەخوێنرێتەوە غائیب و تەصحیح ئەکرێ دوایەوە هەتا دەمەونی وەڕۆ دەرس و سەعی و حیفزی مەتنەکان و دەورکردنەوەی لەگەڵ یەکتری ئەنجام دەدەن دوای نیوەڕۆ ئیسراحەت و فراغە ئەوەی کە توانێت ئیسراحەت کۆیتوان کارێکی بکە ئەوەی توانێت بۆ خۆی سەعی بکە مەبەیلی خۆیەتی هەتا دەمە عەسر دوای نوێژی عەسر دووبارە ئەو بەرنامە پرۆگرامە دەست پێ دەکاتەوە لە دوای نوێژی مەغریب ئادابی زیکر و خەتمە و ڕەویەی نەقشبەندی هەیە لێرە زیکر و فکر ئەنجام ئەیەن دوای ئەوە لە دوای عیشانان ئەخۆن دوای عیشا ئیتر دوای ئیسراحەتێکی کەم دەسەکەن بە سەعی هەتا ئەو وەختی کاتی خەوتن ئەمە لە هەفتەکەی هەموو ڕۆژەکان بم شێوە دووبارە دەبێتەوە تەنیا سێشەم و جومعانە نەبێ ڕۆژی پوشویانە بە تایبەتیش سێشەمەکان ئەچن بۆ باخ ئەچن بۆ یاری ئەچن بۆ سەفرەی عیلمیان هەیە چەندەها مەداری سترێ سەردانیمان هەیە لە وەختە پێویستیەکانە سەردانیمان هەیە. خانەقای بیارە نزیکەی سەدەونیوەک ئەبێ لە سەردەستی شاع عومەری بیارە دروست کراوە. لەگەڵ دروستبوونی خانەقا ئەم ئاشپەزەتی لەگەڵا دروست کراوە ئەم پێشخانە بۆ ئەو فەقیانی کە لە خانەقا ئەمێننەوە دەرس ئەخوێن و هەروە بۆ ئەو میانانێکەوە ڕوو ئەکەنە خانەقا لێرە ئەمێننەوە ئێمە لێرە دوژەمە خزمەتیانەکەین. خانەقای بیارە هەر ڕۆژە و هەر ژەمە و جۆرە خواردنێک ئامادە ئەکرێ بۆ ئەو فەقیانی کە لە خانەقا دەرس ئەخوێن لە حوجە ئەمێننەوە و هەروە بۆ ئەو میانانێک کە ڕوو ئەکەنە خانەقا. مەتەقەکەمان مەتەقەیەکی سەرسنوورە خەڵکێکی زۆر ڕووی تێ ئەکا بە تایبەتی لە هاوینانە هەر کەسێ بێتە خانەقا ئێمە لێرە لەگەڵ فەقیەکانە خزمەتیەکەین. ئێمە لە خانەقای بیارە چۆن ئاشپەزمان هەیە و توێش ئامادەیەکەی هەروەها نانەواشمان هەیەکەوە نان ئەکا بۆ خانەقا و بۆ ئەهلی خانەقا ئەو کەسانی کە لێرە نانەخۆن ئێمە نانەوەی تایبەت بە خۆشمان هەیە. ئەگەر ڕاستی بێلەن لا کەس قزمەتی کەس ناگا و ئیشوکاری خۆمان خۆمان بەڕێوە دەبێن الحەمدوللیلا وە چشتنەرمان هەیە و ڕۆژانە سێژەم لە خزمەتی هەم نێوانانی بەڕز دایم کە تن بۆ بیارە شەریفە و هەروەها خۆمان لە نێوان خۆمانە بە فەقیەکان ئیشوکارەکان بەڕێوە دەبین و هیچراوە ژیان خۆم بەسەر بین. من ناوم فریادە خەڵکی دەربەنی خانم بچووکترین فەقی خانەقا. ڕاستە بچووکترین فەقی لە ناومانە. بۆیە لە دەربەنی خانەخۆن چونکە حوجەیەکی لێوە لە تەنش ماڵمان بوو بۆ ویستم دەرزەکان بە باشی بخوێنم لەوێ هەر فرێ هاتوچۆ دەکەوتم ویستم دەرزەکان بە باشی بخوێنم ئێستا دوو مانگ جارێ ئەڕۆمەوە. وەڵا ناوەناوبانکی ئێرەم بیسووتیان زانەی گەورەی هەڵکەوتووەکو مامۆستا عەبدولکەریم داڕیس مامۆستای باقر. مەگەسە خانەقای بیاری شەریفە چەند بەشێکی تایە و لە چەند بەشێک پێک هاتووە یەکێکیش لە بەشەکان ئەوەیە کە ئێمە پێی ئەڵێن ناومەرقەد شوێنی قەبری ئەو پیاوچاکانە بووە بە تایبەتی شوێنی قەبری شێخ عومەر و هەردوو کوڕەکەیەتی کە لە پێش 100 ساڵ پێش ئێستا مەدرسە خانەقای بیارەی شەریفەی دروست کردووە بە ئەمری پێغەمبەر دەوێتی خوای لەسەر بێ. یەکی تریش ئەوەیە کە ئەم شوێنە سپیا سێ تاڵەمی ڕیشی پێغەمبەری تیا دەوێتی خوای لەسەر بێ کە پێی ئەڵێن مەحاسینی شەریفە.